لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز ئەوقافی سۆران گۆڕانکاری لە خشتەی بانگداندا کرد. هەڵکەوتەی جوگرافی سنووری ئیدارەی سۆران و دووری لە هەولێر وای کرد لێژنەی ڕێکخستنەوەی کاتی بانگەکان پێداچوونەوە بکەن و وەک خۆیان دەڵێن گۆڕانکاریەکان لەسەر بناغەیەکی زانستی و موافق لەگەڵ مەزهەبە ئیسلامیەکان کراون. ئەگەر تەماشا بکەین جیاوازی کات و بانگ لە نێوان شوێنەکاندا ئەگەر ڕۆژی پێنجی مانجی ڕەمەزان بەرمونە وەربگرین لە جیاوازی لە کاتی بانگەکان بە پێی خشتەی نوێ ئەوە بەم شێوەیە لە سۆران گۆڕانکاری کراوە. بانجی بەیانی 5 خولەک و بانجی نیوەڕۆ 8 خولەک و بانجی عەسر 4 خولەک و بانجی شێوان 1 خولەک زووتر بانگ دەدا جیاواز لە خشتەی بانگەکانی پێشووتر. کەسێک کە خوێندەوار بێ ناتوانێت بڵێ کاتی حاجی ئۆمەران کاتی نوێژی لەگەڵ کاتی هەولێرە جیاوازیەک هەیە. ینی شاری سۆران ئیدارەی سۆران مرکزی ئیدارەی سۆران نزیکەی 700 مەتر لەسەر ئاسی ڕوودەریایە، بەڵام تەماشا بکەین هەولێر 300 تا 340 مەتر لەسەر ئاسی ڕوودەریایە. ینی ئێمە بەرزترین دائما شوێنە بەرزەکان زووتر ڕۆژ هەڵات دەبین و درەنگتریش ڕۆژئاوا بدەبینن، یان لە سپێنان و لە ئێواران کەمێک فەرقی دەبیتن. جیاوازی کاتی بانگ لە نێوان شوێنەکان بۆ پێچەوە کار دەگەڕێتەوە، لەوانەش جیاوازی نێوان هێڵەکانی درێژی و پانی و جیاوازی بەرزی و نزمی لە ئاستی ڕووی دەریاوە و پێوەرە نێودەوڵەتیە بەکارهاتوەکان و جیاوازی بۆ چوونی مەزهەبەکانی فقهی ئیسلامی. ئینسانی مسلمان لە سەرەتا پێویستە بەڕاستی کاتەکانی خۆی ڕێک بێخی بە تایبەت لە مەسەلەی عیبادەتەکانیدا واجبە لەسەر شانی مە ئینسانی مسلمان کە پابەندبی بە کاتەکان ئینە سەڵاتە کانت عەلە المؤمنینە کیتابا موقوتە و لە ڕۆژی شکاندنی شەروەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بەرەکەت لەو ڕۆژەیدایە کە ڕۆژەکەی زوو بشتێ. تەواوی مزگەوتەکانی سنووری ئیدارەی سۆران کە خۆی دەبینێتەوە لە قەزای سۆران و ڕەواندز و مێرگەسوور و چۆمان و سیدەکان لە مانجی ڕەمەزانی پیرۆز لەلایەن ئەوقافی سۆرانەوە ئاگادار کراونەتەوە بە خشتەی نوێ کار بکەن. لێژنەی ڕێخستنەوەی کاتی بانگەکانیش بەردەوامە لە کارکردن لە خشتەکە تاوەکو خشتەی تەواوی ساڵ ئامادە بکات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.